تا دێت هاتنی گەشتیار بۆ ناوچە جیاوازەکانی هەرێم ڕوو لە زیادبوون دەکات. بەپێی داتاکانی دەستەی گەشتوگوزاری هەرێم لە ماوەی هەفتەیەکدا زیاتر لە 300,000 گەشتیار هاتوونەتە هەرێم کە زۆرینەیان گەشتیاری ناوچەکانی ناوڕاست و خواروی عێراق بوون. ئانی من بەغداد جديد الرصافة لەگەڵ ژمارەیەک هاوڕێمدا لە شاری بەغداوە هاتوین بۆ سنووری پارێزگای سلێمانی. ویستمان ئەم جەژنەمان جیاواز بێ و پشۆکانمان لەم شوێنانە بەرینە سەر کە کەشوهەوا جیاوازە. بەڕاستی خەڵکی ئێرە میوان دۆستە و ڕێزی زۆریان لێگرتوین. الأجواء كلش حلوة رخيصة واستمتعنا بها. هاوینە هاواری دوکانە لە سنووری پارێزگای سلێمانی تەنها لە ڕۆژانی جەژندا زیاتر لە 65,000 گەشتیار سەردانی ناوچەکەیان کردووە. جايين سياحة هنا إلى سليمانية. ناوچەیەکی تا بڵێ خۆش و دڵگیرە. من ئەمە دووەم جارمە دێمە ئەم سەیرانگایە. لەباری کەش و هەوا و هەواکەی وای کردووە لە ئێستاوە بیر لەوە بکەمەوە کەی جارێکی تر بگەڕێمەوە بۆ هەمان شوێن. چونکە بەڕاستی وەرزی هاوین لە عێراق بە گشتی پلەکانی گەرمان زۆر بەرز دەبێتەوە. ناچارین ڕوو لە شوێنی فێنێکی وەک ئێرە بکەین. تختلف عن أجواء الشمالية. خاوەنی یەکێک لە بنکە گەشتیارەکانی دوکانە و زیاتر لە 30 ساڵە سەرۆکاری لەگەڵ گەشتیارandایە. ئەو دەڵێت ساڵ بە ساڵ ڕێژەی هاتنی گەشتیار بۆ هەرێم ڕوو لە زیادبوون دەکات و لە ڕۆژانی جەژندا سەرجەم کەپر و بنکە گەشتیارەکانی ناوچەکە پڕبوون لە گەشتیار. لەوانەیە زیاتر لە 1000 ماڵ ڕقم تەلەفۆنی منیان لە لابی ئێستا لە بەغداوە تەلەفۆنەکە لە بەسراوە تەلەفۆنەکان بە حکمی وەی کە ڕێزمان لێگرتوون زیاتر دێنەوە بۆ لامان بە حکمی وەش کە ئەم 3-4 ڕۆژەی کەوا بڵین جێژن مەسەرە هاتووە 4 ڕۆژە ئەمها قەرەباڵغا لەخوا بەزیاد هەتا شەمەش عقل من وا دەبرێت تا شەمەش ئەمها قەرەباڵغ بێ و گەشتوگوزارێکی زۆر ڕوو بکاتە دووکان. بەپێی ئامارەکانی بەڕێوەبەرایەتی گەشتوگوزاری سلێمانی نزیکەی 100,000 گەشتیار لە ڕۆژانی جەژندا سەردانی سنووری پارێزگاکەیان کردووە. زۆرینەی گەشتیارانمان لە ناوەڕاست و باشووری عێراق خۆڕۆمان تێدەکەن بە هۆکاریەوەی کە پشوەکانمان هاوبەشە و درا و هاوبەشە و پێویستی بە وەرگرتنی ڤیزانیە جەژنەکانمان هاوبەشە ئەمانەمە هۆکارن وای کورە کە زۆرینەی گەشتیارانمان گەشتیارانی ناوەڕاست و باشووری عێراقن. هەڵکەوتەی جوگرافیا و لەباری دۆخی کەشوهەواکەی وای کردووە لە وەرزە جیاوازەکاندا گەشتیاران ڕوو لە ناوچەکانی هەرێمی کوردستان بکەن. جگە لە گەشتیاری ناوچەکانی ناوڕاست و خواروی عێراق گەشتیارانی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران و وڵاتانی دیکەش چەند ساڵێکە سەردانی هەرێمی کوردستان دەکەن. ڕزگار جەبار کێنێن هاوینە هاواری دوکان.